نووسینی کرد بە سادەترین شێوە. ئەو کەرتانەی لێرە 3-4-1 2-3-1 1-2 یان نیو 1-3 یان 1-3-1 1-4 1-4-1 ئەوانە هەمویان بە سادەترین شێوە نووسراینە چونکە هیچ کۆڵکەچی هاوبەش نەمایە دابەشی کەم بەسەر سەرە و ژێرە دابەش بکرێ بەسەر کۆڵکەکە تەنیا یەک بێگومان هیچ کات هەموو کات یەک هەر کۆڵکە هەیە بەڵام مەبەستم لێرە کۆڵکەی هاوبەش کە بێجگە لە یەک واتە 2 3 و 4 و هیچ کۆڵکەک نەمایە نییە کە سەرە و ژێرەی دابەشکەم بەسەر بەبێ ماوە. ئەگەر کرد ئەو هانووسرا کەواتە ئەوە بە سادەترین شێوە نووسرایە و هەمیشە هەموو کەرتەکان ئەگەر سەرەیان یەک بوو ژمارە یەک ئەوە 100% بێبیرکردنەوە کەرتەکە بە سادەترین شێوە نووسرایە. بەڵام بێگومان مەرج نییە هەندێک جار سەرەی کەرتەکە ژمارەی دیکەیە بێجگە لە یەک بەڵام هێشتاش هەر بە سادەترین شێوە نووسرایە بۆ وێنە 2-3 ئەو کەرتە بە سادەترین شێوە نووسرایە چونکە هەردوو ژمارەکان دوو ژمارەی خۆ بەشن. بەڵام دیسان مەرج نییە لێرە 4 ژمارەی خۆ بەش نییە بەڵام کەرتەکە 3-4 یان 3-4-1 بە سادەترین شێوە نووسرایە چونکە هیچ کۆڵکەی هاوبەش نەمایە لە مابینی سەرە و ژێرە بێجگە لە یەک. کەواتە زۆر چەشنی نووسینی کەرت هەیە کە هەمویان بە سادەترین شێوە نووسراینە یەک مەرج هەیە ئەگەر هاتوو هیچ کۆڵکەچی هاوبەش نەبوو بێجگە لە ژمارەیەک. لێرە تۆزێک هەڵەیە نووسرایە سادەترین شێوە ئەگەر کۆڵکەی هاوبەشی سەرە و ژێرە کەرتەکە یەک بی نەک ئەگەر یەک بی ئەگەر تەنیا یەک بی چونکە هەمیشە هەتا ئەو کەرتانەی بە سادەترین شێوەش نووسراینە کۆڵکەکەیان یەکە بەڵام کۆڵکەی دیش هەیە لەبەر ئەوە دەبا نووسرا بە تەنیا لێرە وشەی تەنیا ژمارە یەک بی. ئەوە گرنگە. کەرتی هاوتا چییە؟ کەرتی هاوتا ئەو کەرتەیە کە هەمان بەهای هەیە. لە کاتی هەبوونی کەرتی هاوتا لۆ هەرچ کەرتەچی دیکەبی واتە یەک لە کەرتەکان دەبی کەرتێکبی بە سادەترین شێوە نەنووسرابی دەنا نابیتە هاوتا. لێرە من ئەو کەرتە 4 10 یان 4/8 ئەو کەرتە بە سادەترین شێوە نەنووسرایە چونکە کۆڵکەچی هاوبەش هەیە یان دوو کۆڵکەی هاوبەش هەیە لە مابینی سەرە و ژێرە دەتوانم سەرە و ژێرەی دابەشی هەمان ژمارەکەم هەتا ببیتە کەرتەچی سادە. ڕێگەی یەکەم لێرە نووسرایە بۆ نووسینی 4/8 بە سادەترین شێوە دەتوانین دابەشی کۆڵکە هاوبەشەکانی بکەین سەرە و ژێرەی دابەش بکە بەسەر چەند بەسەر 2 4 بەسەر 2 8 بەسەر 2 4 پاشان کە ئەو کۆڵکەم ئەو ژمارەم بەدەست دێ دەبینم دیسان کۆڵکەی هاوبەش هەیە واتە هێشتا سادە نییە ئەوجە دیسان دەینم دابەشی 2 دەکەم سەرا ژێرەش هەر دابەشی 2 ئێستا کە سەرا و ژێرە هیچ کۆڵکەی هاوبەش نەما بێجگە لە یەک ئەو جا دەبیتە سادەترین شێوە واتە 4/8 هاوتایە لەگەڵ 1/2 هاوتایە لەگەڵ 2/4 هەمان بەهایان هەیە. 6/12 یان 6/12 بە سادەترین شێوە بنووسە. لێرە دابەشی 2 کرایە سەرە و ژێرە
بوویتە 3/6. دیسان کۆڵکەی هاوبەش هەیەویش 3 ئەو جا کە بووە نیو ڕادەوەستم چونکە چیدی کۆڵکەی هاوبەش نەما سادەترین شێوەی 6/12 یەکسانە بە 1/2 یان نیو. 6/12 1/2 سادەترین شێوەیەتی. 15/18 یان 15/18 هەردوو لە سەرە و ژێرەی دابەشی 3 دەکەم، سەرە دەبیتە 5 ژێرە دەبیتە 6 تەواو. ئیدی هیچ هاوبەش نییە، ناتوانم دابەشی هیچیان کەم 5 و 6 بێجگە لە 1. کەواتە 5/6 سادەترین شێوەی کەرتی 15/18 لە هەمان کات کەرتەکی هاوتایە لەگەڵ 15/18. ئەو دوو کەرتانە هاوتانە. 30/45 دیسان دابەشی 3 دەکرێ، هەردوو لە دەبیتە 10/15 بەڵام دیسان دابەشی 5 دەکرێ سەرە و ژێرە. ئەو جا کە گەیشتمە 2/3 2/3 ئەو جا سادەترین شێوەی ئەو کەرتەیە. ئەو 3 کەرتانە هاوتانە. سادەکەیان کامەیە؟ ئەوە سادەیە. ئەو دووەکەی دی سادە نینە، ئەوانە سادە نینە، تەنیا سۆرەکە سادەیە. پاشان نووسرایە دەتوانی بژمێر بەکاربینی بۆ دیاریکردنی سادەترین شێوە. ئەمن ئەوەی ڕاستیبی ئەو بژمێرە نەدیتیە، نازام کامە بژمێرەکە ئەو ئیشەی دروستەکە، بەڵام ئەمن دەتوانم بچم لە بژمێرەی ئۆنلاین بینم تۆزەک ڕوونی کەمەوە سادەترین شێوە بۆ وێنە ئەو ژمارەی دەتوانم بنووسم بزانم ڕاستە سادەترین شێوەی 5/6 یان نا. کەواتە دەچمە لە لاپەڕەی گوگڵ، ئەگەر توانیم دەچمە لاپەڕەی گوگڵ، لێرە دەنووسم کالکولیتەر ئۆنلاین، ئەوە نووسیم کامەی هەڵبژێرم لەوەی ئەوەی هەڵبژێرە خوێندکاریژیر ئەوەی هەڵبژێرە ساینتیفیک، ئەو کالکولیتەرەی هەر بژێرە ئەوها کرتەی لەسە بکە. ئێستا لێرە ئەمن دەنووسم چەند بوو لە بیرم چوو بگەڕێمەوە ببورن 15/18 15 دەینم لێرە دەنووسم 15 ئەوها 15 ئەوە نووسیم لێرە 15 دابەشی دەکەم بەسەر 18. لێرە وەکو دەبینین ئەنجامەکەم پێگەیشت، بەڵام هەتا بتوانم بیکەمە شێوەی کرد کلیک لەسەر ئەو سیمبۆلەی دەکەم. ئێرە بووە 5/6 ڕاستە. ئێستا سادەترین شێوەی 15/18 ئەو شێوەیە 5/6. ئەگەر بمەوێ بگەڕێمەوە بە شێوەی دەی دیسان لێرە ئەو دوگمەی دادەگرم دەبیتەوە شێوەی دەی، دیسان دای دەگرمەوە دەبیتە شێوەی کرد و دەبیتە سادەترین شێوە. ژمارەکەی دیکە چ بوو؟ ئەگەر ئەویش چاکەم ئێستا بە ئەوەی بسڕمەوە کلیر واتە بیسڕمەوە بزان دەتوانم تۆزە کچکەیکەمەوە. هەندێک جار ناکرێ، هەندێک جار دەکرێ. بگەڕێمەوە لێرە ژمارەکە چ بوو؟ 30/45 بینم بزانم دەتوانم 30/45 دەنووسم لێرە ئەوە 3 ئەوجە 0 30/45 یەکسانە بە وەکو دەبینن لێرە کردیا 0.666 دەمەوێ وەکو کەرت بینووسم ئەو دوگمەی دادەگرم 2/3. سادەترین شێوەی ئەو کەرتەی سادەترین شێوەی کەرتی 30/45 لێرە 2/3 سادەترین شێوەیە. کەواتە دەتوانی ئەو کالکولیتەرەی بەکاربینی ئەگەر بە خۆت بژمێرت نەبوو
بەڵام بێگومان ناتوانانی لە کاتی تاقیکردنەوە بەکاربیێنی، بەڵام زۆر باشە لۆ ساغکردنەوەی وەڵامەکانت لە کاتی سەعیکردن. لێرە ئەو کاڵکولێتە لە هەمان کات دەتوانی بەکاربیێنی بۆ وەرجێڕانی ژمارەی دەی لۆ ژمارەی کەرتی لۆ کەرت و هەروەها وەرجێڕانی کەرتیش بۆ ژمارەی دەی. کاتە زۆر باشە بەڕای من. ئەوە تەواو. ئێستا وەکو گوتم ئەمن ئەو بژمێرەی نازانم ئەوە کووە، کامە بژمێرەکە ڕەنگە ئەو کتێبە نووسینی ئەو کتێبەی پێشی چەند ساڵێک بی، ئێستا ئەو جۆرە بژمێرانە نەمابن، ئەمن ئەوەی ڕاستی بی نازانم کە ئەگەر ئەو بژمێرە هەبی یان نە، بەڵام کێشە نییە چونکە لە ئۆنلاین دەتوانین بژمێری بینین، کەواتە دەتوانین بەکاری بینین. زاراوە گرنگەکان کەرتی هاوتا و سادەترین شێوە. کەواتە ئێستا زۆر باشە. تەواو بووم لەو لاپەڕەی، دەتوانم سەردانی لاپەڕە 151 بکەم بەکارهێنانی گەورەترین کۆڵکەی هاوبەش. ڕێگەی دووەم، ئەتوانی گەورەترین کۆڵکەی هاوبەش بەکاربیێنی بۆ نووسینی کرد بە سادەترین شێوە. واتە ئەگەرە من ژمارە 12 هەبوو و ژمارە 16 هەبوو، دەچم کۆڵکەکانی ژمارە 12 هەمویان دەنووسم کە دەکا 1 جاران 12، 2 جاران 6 و 3 جاران 4، هەمویان دەکەنە 12. کۆڵکەکانی 16 دەنووسم لە هەمان کات 1 جاران 16، 2 جاران 8 و 4 جاران 4ش، چونکە 4 جاران 4 1 جار 4ەکە نووسرایە. ئێستا تەمەشاکەم ئایا چ ژمارەك لێرە هەیە و لێرەش هەیە. ژمارە هاوبەشەکان هەموو نووسراینە بە شینی، 1 هاوبەشە، 2 هاوبەشە و 4ش هاوبەشە. بەڵام باشتر وایە ئەمن هەمیشە گەورەکەیان وەربگرم، واتە 4ەکەی وەربگرم یەکسەر، 12 و 16 دابەشی 4 بکەم، کەرتەکەم بە سادەترین شێوە بەدەست دەکەوی. کەواتە 12 دابەشی 4 دەکەم، 16 دابەشی 4 دەکەم، ئەو کەرتەی بەدەستم دێ 3 بەش لە 4 بەش یان 3 چارەک. 3 چارەک هاوتایە لەگەڵ 12 بەش لە 16 و سادەترین شێوەشە. با بچم بژمێرەکەی بەکاربیێنم بزانم وایە یان نا. 12 دابەشی 16 دەکەم، لێرە دەنووسم 12 ئەوها دابەش 16. لێرە وەکو دەبینین 12 دابەش 16 دەرچوو 0 فاریزە 75. کلیک لەسەر ئەو سیمبۆلەی دەکەم هەتا ببیتە کەرت، بووە 3 لە 4. ڕاستە 3 لە 4 بوو چونکە سادەترین شێوە بوو. سادەترین شێوەی ئەو شەشە چیە لە کەنجی هات. ئێستا چاچیکەم ئەوە سادەترین شێوەی 12 بەش لە 16 یەکسانە بە 3 لە 4 لە هەمان کات 3 بەش لە 4 هاوتایە، کەرتێکی هاوتایە لەگەڵ کەرتی 12 لە 16. ئەوەش ڕاست بوو 3 لە 4. ئێستا کەواتە ئەو کەرتە ئێستا 9 لە 16 بە سادەترین شێوە بنووسە کە کۆڵکەکانی ژمارە 9 دەنووسم، دەبینم 1 و 9 هەروەها 3 و 3 یەک سێی بنووسم بەسە. کۆڵکەکانی ژمارە 9 1 و 3 و 9، کۆڵکەکانی 16 1 و 16 و 2 و 8 و 4 و 4ە کە تەمەشایان دەکەم هیچ شتێک لێرە نییە لێرەش هەبی بێجگە لە 1. گوتمان 1 بە عەمەل نایە، بە کەلک نایە، 1 هەمیشە هەر هەیە، باسی نەکەم باشترە.
کەواتە هیچ کۆڵکەچی هاوبەش نەمایە لە مابەینی 9 و 16. ئەو نووسینە سادەترین شێوەی نووسینە. ئەگەر بچم ساغی کەمەوە بە ئەو بژمێرەی لە ئۆنلاین هەیتم بزانم وایە یاننا دەچم 9 دەینم دابەشی 16 دەکەم، ئێرە دەسڕمەوە ئەوها 9 دەینم ژمارە 9 دابەش ژمارە 16 وەکو دەبینین لێرە بە ژمارەی دەی ئەنجامەکە هەیە، بەڵام ئەمن دەمەوێت بیکەمە ژمارەی دەمەوێت بیکەمە کەرت، کەواتە هەر وەکو خۆیتی 9 لە 16 لێرە دیارە کە سادەترین شێوەی ئەو کەرتە 9 بەش لە 16ەیە. لەوەی سادەترم نییە، لەوەی سادەتر نابی. سادەترین شێوەیە 21 دابەش 42. ئەگەر کۆڵکەکانی ژمارە 21 بنووسین دەنووسین 1 21 3 7 ئەوە کۆڵکەکانی 21. کۆڵکەکانی ژمارە 42 چییە؟ 1 42 2 21 و 3 16. 4 دابەش 3 1 12 دابەش 3 4 3 و 14 بەسەر چاری دابەش نابی، بەسەر 6 6 و 7 6 6 و 7 کۆڵکەیە. ئەو کۆڵکان ئەو ژمارانەی کە هاوبەشن لە مابەینی 21 و لێرە کۆڵکەکانی 21 و کۆڵکەکانی 42 ژمارە 21، کەواتە یەکسەر دابەشی 21 کرایە بوویتە 1 بەسەر 2. بەڵام خوێندکاریژیر ئەتو پێویست ناکا یەکسەر بزانی، تۆزە دابەش دەکەی، هیچ پێویست ناکە یەکسەر بزانی هەردوو ژمارەکان دابەشی 21 دەکەن، هەمیشە بە 2 دەست پێ بکە. 21 دابەشی 2 نابی، ئەگەر 2 نەبوو 3، کەواتە 21 بینە دابەشی 3 بکە، کە دابەشی 3 کرد یەکسانە بە 7. 42 دابەشی 3 بکە یەکسانە بە 14. ئەوجا 7 دابەشی 7 بکە، 14 هەر دابەشی 7 یەکسان دەبی بە 1، 14 دابەش 7 2. ئەو کات دەکاتە نیو هەمان شتە، چونکە زۆر ئاسان نییە یەکسەر بزانم 21 گەورەترین کۆڵکەیە، بەڵام گرنگ ئەوەیە ئەنجامەکەی یەکسانە بە نیو. ئێستا 18 لە 45 گەورەترین کۆڵکە 9ە، دەبیتە 2 بەش لە 5 بەش، کە دیتم سەرە و ژێرە هەردووچیان دوو ژمارەی خۆ بەشن یەکسەر دەبی بزانم ئەوە سادەترین شێوەی ئەو کەرتەیە، کەواتە زۆریش باشە ئەمن بزانم ژمارە خۆ بەشەکان کامانن. لێرە ئەو ژمارانە هەمویان خۆ بەشن، واتە ئەگەر کەرتەکەم هەبوو بۆ وێنە 31 دابەش 47 دەبی یەکسەر بزانم سادەترین شێوەیە، چونکە هەردووچیان خۆ بەشن، ئیدی نییە. هەردووچیان خۆ بەشن کەواتە سادەترین شێوەیە. ئەگەر هاتوو بۆ وێنە 71 دابەش 97 سادەترین شێوەیە، یان 17 دابەش 43، کەواتە زۆر باشە ئەمن ژمارەی خۆبەش بناسم. هەموو ئەو ژمارانە لێرەم نووسیا و بە ملیۆنان ژمارەی دیش خۆبەشن، بەڵام ئەمن تەنیا ئەوەندەم نووسیا 25 دانەیە، نازام چەندە. زۆر باشە بگەڕێەوە ئەو لاپەڕەی هەتا بزانی خۆتماندی نەکەی. ئەگەر زانیت ژمارەکەت خۆبەشە ئەوە دەزانی تەنیا دابەشی خۆی دەکرێت. ئەگەر هەردوو چیان سەرۆژێرە خۆبەش بوون ئەوە 100% سادەترین شێوەیە.
لەبیرت نەچی دەتوانی دابەشکردن ئەنجام بدەی بە بەکارهێنانی کۆڵکە هاوبەشەکان هەتا یەک دەبێتە تەنها. لێرە زۆر زۆر باشە نووسیتیان تەنها کۆڵکە نەک کۆڵکە. تەنها کۆڵکە هەروەها دەتوانی بە یەک جار دابەشکردن بەسەر گەورەترین کۆڵکەی، کەواتە لێرەش نووسرایە بە هەوەسی خۆت دابەشکردنەکەی کوو دەکەی، یانی یەکسەر دابەشی کۆڵکەی گەورە بکە یان تۆزە بێمەلای ساغکردنەوە. ساغکردنەوە ڕوونی بکەوە چۆن سادەترین شێوە بۆ کەرتی 16 لە 24 دەبینیەوە. 16 لە 24 بە بەکارهێنانی ڕێگای کۆڵکە هاوبەشەکان و گەورەترین کۆڵکەی هاوبەش. 16 لە 24 ئەمن ئەگەر لێرە بنووسم بۆ وێنە 16 دابەش 24. ئەمن یەکسەر هەردوو ژمارەکان چونکە جووتن یەکسەر دابەشی دوویان دەکەم هەردووچیان. ژمارەکە دەبیتە چ 16 دەبیتە 8 24ش دەکاتە 12. ئەوجە دیسان دابەشی دووی دەکەم سەرەو ژێرە. 8ەکە یەکسان دەبی بە 8 دابەش 2 4 12 دابەش 2 6 جارە چی دیش دابەش 2 ئەوها یەکسان دەبی بە 4 دابەش 2 2 6 دابەش 2 3. ئەوجە ئێستا ڕادەوەستم 2 لە 3 سادەترین شێوەی 16 بەش لە 24 و هەردوو کەرتەکان هاوتانە. ئەوە ڕێگەی هەنگاو بە هەنگاو. ئێستا ئەگەر ئەو ڕێگەی بسڕمەوە 16 چەند بوو 16 لە 24 16 بەش لە 24 گەورەترین کۆڵکە لە مابەینی 16 و 24 چەندە 8 کەواتە یەکسەر هەردوو لە سەرە و ژێرەی دابەشی 8 دەکەم ئەوها 16 دەبیتە 2 16 دابەش 8 2 24 دابەش 8 3. ئەوەش ڕێگەی یەکسەر گەورەترین کۆڵکەی هاوبەش. بەڵام هیچ پێویست ناکە ئەمن یەکسەر گەورەترین کۆڵکەی ببینمەوە. تۆزە هەنگاو بە هەنگاو گرنگ ئەوەیە ئەمن ڕانەوەستم هەتا ئەوەی دەبینم کە سەرە و ژێرە هەردووچیان دەبنە دوو ژمارە کە تەنیا و تەنیا یەک کۆڵکەی هاوبەشە. ئێستا ئایا کەرتەکە بە سادەترین شێوە نووسرایە؟ بنووسە بەڵێ یان بنووسە نا. نا بەڵێ نا. لێرە پرسیاری دوو نا چونکە دەتوانم هەردووچیان دابەشی دووی کەم هێشتا کۆڵکەچی هاوبەش هەیە کەواتە دەنووسم نا. دەنووسم نا. لێرە بەڵێ هەرکە دیتم سەرەی کەرتەکە یەکە یەکسەر دەنووسم بەڵێ بێ ئەوەی سەیری ژێرەش بکەم بەڵێ. سادەترین شێوەیە. 5 لە 12 بەڵێ سادەترین شێوە چونکە هیچ کۆڵکەک نییە. 5 تەنیا دابەشی 5 دەبی 12 دابەشی 5 نابی کاتە بەڵێ سادەترین شێوەیە. 6 لە 18 نا چونکە دەتوانم هەردووچیان دابەشی 6 بکەم دابەشی 3 بکەم دابەشی 2 بکەم کەواتە نا. 6 لە 20 نا چونکە دەتوانم هەردووچیان دابەشی 2 بکەم دابەشی 4ش بکەم کەواتە نا. 25 و 32 بەڵێ سادەترین شێوەیە چونکە 25 تەنیا دابەشی 5 دەکرێ بێجگە لە خۆی و 32 دابەشی 5 ناکرێ دابەشی 16 دەکرێ دابەشی 2 دەکرێ دابەشی 8 دەکرێ دابەشی 4 دەکرێ. گەورەترین کۆڵکەی هاوبەش بۆ سەرە و ژێرە بنووسە. گەورەترین
گەورەترین بێگومان لێرە هیچ کات نابی لە دووی گەورەتر بیکەواتە 2 گەورەترین کۆڵکەیە. دەتوانم سەر و ژێرەی دابەشی 2 کەم. 2 گەورەترین کۆڵکەیە. لێرە 8 گەورەترین کۆڵکەیە چونکە هەردووچی دەتوانم دابەشی 8 بکەم. لێرە گەورەترین کۆڵکە 3ە. هەردووچیان دەتوانم دابەشی 3 بکەم. لە 3 گەورەتر نییە. گەورەترین کۆڵکە لێرە 15ە. 45 دەتوانم دابەشی 15 بکەم. کەرتەکە دەبیتە 1 سێیەک. لێرە گەورەترین کۆڵکە چەندە؟ با دابەشکەم ئەوەی ڕاستیبی نازانم دەبی دابەشکەم هەتا بزانم. 18 دابەشی 3 بکەم جارێ. 18 دابەش 3 6 30 دابەش 3 10 دیسان دابەشی 2 کەواتە ئێرە دەبیتە 3 ئێرەش دەبیتە 5 کەواتە گەورەترین کۆڵکە 6ە. 6 سرە دەبیتە 3 ژێرەش دەبیتە 5. لێرە گەورەترین کۆڵکە لێرە 50ە. سەرە و ژێرەی دەتوانم دابەشی 50 کەم. سەرە دەبی بە 1 ژێرەش دەبی بە 2 کەواتە 50. هەر کەرتێک بە سادەترین شێوە بنووسە. بە سادەترین شێوە. لێرە سەرە و ژێرەی دابەشی 2 دەکەم. سەرە دەبیتە 2 ژێرە دەبی بە 5. سەرە و ژێرە دابەش 2 4 7 دابەش 2 دابەش 4 2 و 5 دابەش 3 یان دابەش 12 1 و 3 دابەش 12. لێرە دابەش 8 1 1 واتە 1 هەر 1 دابەش 8 هەردووچی دابەشی 8 3 4 تا لێرە ئەوەش لاپەڕا 151 تەواو بوو. دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.